هەبێ وەرە با بە یەکەوە گەشتێ بکەین بەناو قورئانە بزانین خوای پەروەردگار چی بۆ خەڵکانی پێش ئێمە کردە و ئێستەش تۆ ڕەنگە لە نەفسی خۆتا بیبینیتەوە. بۆیە ئەفەرمێ کاتێک کە موسا و خضر سواری کەشتیەک ئەبن، ئەخە ئینسانی موسڵمان ئەم پیاوە بەڕێزە پێغەمبەرە و ئولول عەزمە. موسا پێغەمبەرێکی گەورە بووە، خوای پەروەردگار قسەی لەگەڵ کردووە، پیاوێکی بەڕێز لەگەڵ ئەم پیاوەیە کە سواری باخیرەکە ئەبن باخیرەکە تێک ئەدا، ئەڕوا شوختی لێ ئەدا، شتەکانی ئەشکێنێ، داری ئەشکێنێ. بە نەسی ئایەت ئەفەرمێ کاتێک کە موسا ئەم شتەی زۆر پێ عەجایبە، ئەڵێ تۆ چۆن شت وا ئەکەی بۆ خاتر خوا؟ باشە ئێمە سەرکەوتین لەم شوێنە، ئەمە مسڵمانان غەرق ئەبن بەمە، بۆ وای لێ ئەەکەی؟ ئەفەرمێت تەبعەن لە دوای ئەوەی کە موسا و خضر بەینیان تێک ئەچێ لەسەر ئەوەی موسا تەحەموول ناکا پێغەمبەرە چۆن ئەبێ سەیر کاشتی خراپ بکرێ و دەنگ نەکا. یەکێک لە مقەویماتی ئیمان ئەوەیە کە خراپەت بینی بڵێ بۆ وا ئەکەی، یاخود ئەگە شتێکت بینی عەقڵت نەیگر بڵێ ئەرێ ئەمە چۆن تو ئەم ئیشە ئەکەی، ئەگەر بۆتی ڕوون کردەوە و سەوابەکەی زیاتر بۆ بێ دەستخۆشی لێ بکەی. كاتي أفرمي أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها. لماذا أن أعيبها؟ وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. كومالي مسلماني فقير كسابت أكلنا ناو باخرة ما سي أقرن بي أبرنا وإيشي روجانو قوتي معلوم نالي لسر أو كشتيه. سبحان الله خواي پروردگار أمدو بياو أنيري بو أوي عيداري كانوا أو نيبات خو ما ناقان لهيجنية. ئەگەر ئەم پیاوە نەهاتایە و ئەم کەشتیەی تێک نەدایەتە ملیەکە کابرا ئەهات کار بەدەست و کۆمەڵێ خەڵک و دارکاریچی لەگەڵا بۆیت ئەوەمان بۆ بێنن ئەوە جوانە بابی بین بۆ خۆمان. فأردت أن أعيبها وكان وراءهم ملك يأخذ كل شيء غصبا يأخذ كل سفينة غصبا. هەر شتێکی سەفینەیەکی جوانی ببینایە غەصبەن و بەتەعدای برد بۆ خۆی. ئێ باشە مسڵمانانی بەڕێز بۆ ئێستاکە ئێمە نین سەیری ئەم ئایەتە جوانە بکەین. ئەم کۆمەڵە مسڵمانە خۆ هێز و توانایان نییە، دەسەڵاتیان نییە. خوای پەروەردگار عەبدێ لە عەبدەکانی خۆی ئەنێرێ ئیشەکە عیبدار ئەکا بۆی ئەو پیاوە. دایمە ئینسانی ستەمکار و زاڵم و خۆ بە زلزان حەزی بەشتی نایاب و نادرە. ئێستا هەندێک شوێن سەیرەکەی کابرا کۆمەڵێشتی زۆر عەجایبی لایە، ئەو شتە عەجیبانەی ئەو هەڵی گردووە لە لای خۆی، یعنی منیش عەجیبم بۆیە ئەوە لە لای منە. هەر شتێک تعجبی پێی هەبوایە ئەو پیاوە داگیری ئەکرد و ئەیبر. سبحان الله دنیا خۆی دووبارە ئەکاتەوە ئەگەر ئینسان تەدەبوری هەبێ بۆ ئایەتەکانی قورئان. دووەم ئەفەرمێ وأما الغلام و کاتێ ئەبینێ گەنجێک ئەکێشێتە بناگوێیە گەنجەکە ئەکوژێت. ئەڵێ باشە تو ئەم گەنجت بۆ کوشت؟ ئەقەتەلتە نەفسەن زەکیەتەن بغەیری نەفسین؟ ئەڵێ باشە چۆن لە تو ئەوە شێتەوە پیاوێ ئاوات کوشت؟ بەخوا خەون و خەیاڵە براکانم. وأما الغلام فكان أبواه مؤمنين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. ألي بويا أو كرم كشت باوكو دايكي زور إيمان داربون أم كرة ناجسن وناصالح بو توشي غلط يعني أكد بويا كشتم خواي پروردگار قراري وابو بيكشم بو أوي خواي پروردگار أولادي صالح تريان أداتي إن شاء الله. باشا أم بياو بيريجنا چي آگايان لم كرة هي خراب در أچي هەتاوەکو کردویانە بە مێرد منداڵ هەموو شتێکی دنیایان بۆی پەیا کردووە، بەڵام چووکەم ئیمان و سڵبیەتی ئیمان لە دڵیانە هەیە خوای پەروەردگار ئەو کوڕیان لەناو ئەدا بۆ ئەوەی تووشی کێشەیان نەکا لە داهاتوو. براکانم ئەمە مقەویماتی ئیمانە. ئین الله بالغ ئەمریه. من و تۆ ئەگەر ئیمانێکی صادق و ساڵحمان هەبێ خوای پەروەردگار هەموو شتەکانمان بۆ ئاسان ئەکات. بەڕێزەکانم لە سێیەم شتا لەمە هەمووی مهمتر ئەم دوو پیاوە ڕێیان ئەکەوێتە لادەیەک. دوور بێ لە لادیەکانی خۆمان کەس خوڵکیان ناکە، کەس فەرمویان لێ ناکە. کاتێک موسا عەلەیهی السەلات وەسەلام کە خضر ئەیەوێت دیوارەکە دروست کاتەوە ئەفەرمێ ئەگەر خێری تیا بوایە لەو شئتە لەتەخەذتە عەلەیهی ئەجرا. ئەم هەموو کرێکاریەت پێمان کرد تکێنانیانەدا پێمان. لادیەکە ڕەزیل بوون، خەڵکێکی خراپ بوون، خۆڵکی ئەو دوو میوانەیان نەکرد کەس نەیگردە خۆی. بەڵام لە سەرەڕای برسێتی ئەم دوو پیاوە مێژوویە هەڵ ئەسن ماڵی دوو هەتی و چاک ئەکەن بە هۆکاری چاکی باوکیان. براکانم با هەڵدەین ساڵح بین. جا گوێ بگرە لە قورئان ئەفەرمێ وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما. سبحان الله باوک مردووە و هەتی و جێماوە. دوو گەنجی
هەرزەکار کە توانای تەعدالێکردنیان هەیە ئەگەر ئەو دوو برایە ببن بە پیاو گەورە ببن و توانایان هەبێ کەس ناتوانێت تەعدایان لێکا و خۆیان کرێکاری ماڵ خۆیان ئەەکەن. یەکێک لە سەبەبەکانی مانەوەی ئەو کەنزەیکەوا لەژێر ئەو دیوارەیە بوو ئەم دیوارە زنوو ئەکەنەوە کەلاوەکەیان بۆ زنوو ئەکەنەوە. دوای کە ئەم دوو گەنجە گەورە ئەبن بە زمانی حاڵ و مەقالی خۆیان ئەڵێن کاکە ئەرە براکەم بۆ ناین ئەم خانۆ زنووکەینەوە و بەشیکەین و ئەساسەکەی چاکەین کاتی ئەساس هەڵ ئەکەنن سێرەکەن کوپەیە لیرەها لە ژێرە. بۆچی ئەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا فأراد ربك أن يبلغ أشدهما ويستخرج كنزهما رحمة من ربك إن رحمة الله قريب من المحسنين من المؤمنين من الصالحين. رحمتي خوال إيمان دار ونزيكا رحمتي خوال لكسي چاك ونزيكا براكانم. إنسان أم سيبابتي بوتانم باسكر إنساني مسلمان أبي دوشت بكا بردوام يكم إصلاح ذاتي نفسي خوي بكا لمسي خاليا خوي أبينيتو كومل إيمان داريكي چاك باخیرەکەیان داگیر ئەکرێ خوای گەورەیەکێک ئەنێرێتێکی ئەدابۆیی ماڵ و سەرۆتەکەیان نەڕوە. دوو پیرێژن و ئەختیار لە بن خانوویەکە کوڕەکەیان تاڵح دەرئەچێ بۆ ئەوەی عەزیێت و عەزابیان نەدا بۆی ئەکوژێ بۆ ئەوەی ئیسراحەت بژێن و خوای گەورە ئەولادی ساڵحتریان بدات. لە سێیەم بڕگەیە دوو هەتیوی بێکەس و بێکار بە هۆکاری وەکانە ئەبوهما صالحا أصلحني الله وإياكم خواي قورا منو إيه وصالح بكا بو أوي دواي خومان نسلو وچكان من إسفادة من ليبكا بو أوي كسنتواني ظلم من ليبكا بو أوي جيان من بردوام وميسر بي. أعاذني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين آمين.